بەڕێوەبەرێک کاری سەرجەم فەرمانبەرەکانی دەکات و پیاوێکی بەتەمەنیش لە هەولێر ماوەی 40 ساڵە لەسەر عەرەبانە سەموو نەفرۆشێت. سڵاوتان لەبێت. ئەمڕۆ دانیشتوانی گوندی تۆپزاوی کەرکووک دژی خستنە ناوەی زەویەکانیان بۆ نێو ماستەر پلان گرت بوونەوە و دەڵێن ترسمان لەوە هەیە ئەو ماستەر پلانی دانراوە جێبەجێ بکرێت، چونکە ئەو کات زەوی جوتیارانی کورد لەلایەن حکومەتەوە دەکرێتە زەوی نیشتەجێبوون و حکومەت دەسەڵاتی ئەوەی دەبێت دابەشی بکات بەسەر فەرمانبەران یان هاوڵاتیاندا. ئەو زەویەی لە کەرکووک دابەش دەکرێت زیاتر لە 1000 دۆنمی زەویەکەی دەکەوێتە گوندی تۆپزاوە. لە کاتێکدا ئەو زەویانە کێشەی مادەی 140یان لەسەرە و تاوەکو ئێستا یەکلایی نەکراونەتەوە. ئەم گربوونەوەیە دوای ئەوە دێت عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عێراق بڕیاریدا زەوی بەسەر فەرمانبەران و هاوڵاتیاندا دابەش بکات و بە پێی بڕیارەکەش پشکی کەرکووک 15000 پارچە زەویە و پارێزگاری کەرکووکیش دەیەوێت بڕیارەکە جێبەجێ بکات. سەمون فرۆشتن لەسەر عەرەبانە هێشتا ماوە و پیاوێک نزیکەی 40 ساڵە خەریکی ئەم ئیشەیە و دەستبەرداری نەبووە. مام محەممەد نەجم پیاوێکی کاسبکاری شاری هەولێرە و ئێواران بە عەرەبانە لە شێخەڵڵا سەمونی فڕنی ئۆتۆماتیکی دەفرۆشێت و بەیانیانیش بە ماتۆڕی سێتایە سەمون دەباتە 3-4 گەڕێکی هەولێر و وەک خۆی باسی دەکات لە ساڵی 1970ەوە خەریکی ئەم ئیشەیە و ڕۆژانە موشتەری جێگر و تایبەتی خۆی هەیە. مام محەممەدی سەمون فرۆش بە 1964 وت جاران لە نێو گەڕەکەکان بە ئەسپ و عەرەبانە سەمونی دەفرۆشت و ئێستاش لە هەمان ئەو گەڕەکانە بە ماتۆڕی سێتایە دەیفرۆشێت و بەم کارەش بژێوی خۆی و خێزانەکەی دابین دەکات. دووەم گۆشتفرۆش لە سلێمانی نرخی گۆشتی هەرزان کرد. هەژیر هیدایەتی گۆشتفرۆش بە 1964 وت هەرچەندە کیلۆیەک گۆشتی بەرەخ 16000 دینار دەکەوێت لە سەرمان. بەس ئەمڕۆ کیلۆی گۆشتی بەرەخمان بە 15750 دینار فرۆشتووە و ئەوەی هەیە لە جگەرەکەدا 20000 دینارمان بۆ دەمێنێتەوە. بە قسەی ئەو گۆشتفرۆشە پێشتر کیلۆیە گۆشتی بەرەخ 20000 دینار بوو، بەڵام لەبەر دۆخی خراپی خەڵک نرخەکەیان دابەزاندووە. وەک خۆی دەڵێت هەموو گۆشتفرۆشەکان لە یەک شوێن حەیوان دەکڕن، بۆیە گۆشتەکەیان لەگەڵ شوێنەکانی دیکە هیچ فەرق و جیاوازیەکی نییە و مۆر و هەموو شتێکی مەزبوطە. بەڵام ئەوان ئەو سیاسەتیان گرتوتە بەر کە دەڵێت فرۆشی زۆر و قازانجی کەم. 3 ڕۆژ لەمەوبەریش گۆشت فرۆشێکی دیکە لە سلێمانی بۆ یەکەم جار نرخی گۆشتی هەرزان کرد و کیلۆی کرد بە 16000 دینار. بەڕێوەبەرێک لە کۆیە ئیشی سەرجەم فەرمانبەرەکانی دەکات. ئازاد ئەحمەد ماوەی 13 ساڵە بەڕێوەبەری وێستگەی کارەبای باوەجیە لە کۆیە. لەو کاتەوە خاکەڕایانە کاری سەرجەم فەرمانبەرەکانی کردووە. ئازاد بە 1964 وت لە 2013ەوە وەک بەڕێوەبەر دەست بەکار بووم و لەو کاتەوە تا ئێستا خۆم وەک بەڕێوەبەرێک نەبینیوە، بەڵکو بە ئەرکی خۆم زانیوە هاوکاری فەرمانبەرەکانم بکەم و هەرگیز خۆ بۆ خۆ دەرخستن ئەم کارم نەکردووە. ئازاد ئەحمەد باسی لەوە کرد بژێوی ژیانی لەسەر ئەم شوێنەیە و ئەرکی سەرشانێتی خزمەتی بکات، بەڵام زیاتر لەوای پێی سپێردراوە ئەنجامی دەدات. ئەمەش تەنیا بۆ ئەوەیە ویژدانی خۆی ئاسوودە بکات و موچەکەی حەڵال بێت کە دەیخوات. ئەو بەڕێوەرە تەنیا 1 ساڵی ماوە بۆ خانەنشین بوون، بەڵام تا ئێستاش ماندوونە ناسانە کار دەکات و بەم گەرمایە گژوگیا و پوش و پەڵاشی شوێنەکەی بڕیوە تا وێزگەکە لە مەترسی ئاگرکەوتنەوە دوور بخاتەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.